دەمێنین وەکوتمان شتە بینین. ئێستا هیچ نەماوە ئەوە نەبێ کە حاجیەک بە پارەی خۆی لە گرفانی خۆی لە ماڵی خۆی بە دەمی مناڵەکانی ئەیگرێتەوە ئەی باب و حەج، ئەمەش دانیشتووە دەستی بەتاڵە وەڵاڵێ کاکە بۆ 45 ملیۆن چەندێ ملیۆنە خەنە دەستی عەرەب یانەکەن بۆی با لەوێ سەرفیکا بیداتە نەخۆشخانەی نامهیوا و بیداتە ڕۆڵە پێشمەرگە و بیداتە کێ. ئەی ئەو پێشمەرگانەی کە لە جەبهە بوون هەر مزگەوتەکان نەبوون پاڵپشتیان بوون، هەر ئێوەی خۆشەویست نەبوون پاڵپشتی بوون. ئەگەر ئێوە نەبووان و مزگەوتەکان نەبووایە ئێستا حاڵمان وا نابوو. هەروە نەبوو ئەو پێشمەرگانەی کە سێنگەنەنا فیشەکی هەموو دنیاوە ئەی بە فتوای مامۆستاکان نین کە شەهیدن لە پێناوی وڵاتدا. یان ئافرەتێکە خۆی ڕووتەکاتەوە و تێتە سەر شاشە هەر کراسەکەی بەری بای 15-20 وەرەقەیە ئەوەنە ڕاست دەکا دەیکەواتە بە ئەوەی کەیدا دەیداتە مۆدێل و مۆدێلکاری بابیداتە نەخۆشخانەی وا. ئەوەنە غەمی گەنجانە دەبا ئامادە بێ مارەی لە گەنجێ نەسێنێ و شوو بە گەنجێ بکا بە بەلاش، نەکوا بێت مزایدە بکا بەسەر حاجیەکانی ئێمە کە حاجیەکە دەچێت. من ئیحسایەکی بچووکتان پێ دەڵێم 4 ساڵ 4 ڕۆژی جەژنی قوربان ئەم 4 ڕۆژە ئەزانن خەڵک چووە بۆ سیاحەت بۆ سەفرە بۆ گەشت چەند ملیۆنی سەرف کردووە کە چووە بۆ ئێران و چووە بۆ تورکیا 200 ملیۆن دینار سەرف کراوە. ئەی باس ئەوە بۆ ناکرێ، ئەی باس شتەکانی تر بۆ ناکرێ. ئەو پارە بەلاشاو ئەدیرەتە هەدەر، ئەی ئەوانە بۆ باس ناکرێ. بەڵام بەڵکو ئەمە دەسێکە وەڵا حاجیەک دەچێ 4 ملیۆن دیناری سەرف کردووە نابێ زۆرە سەرفی بکە. وازانی لە گرفانی باوکی ئەم دەرچوو